ئێمە لێرەین بۆ کۆتایی هێنان بەو سیستەم و نادادیەی کە بە ناوی یاساوە بەرامبەر هاوڕێ و هاوپیشەمان ڕۆژنامەنووس شێروان شێروانی کراوە لەلایەن دادگای هەولێرەوە کە ئەمە بڕیارێکی ڕەهای سیاسیە و ئێمە بە تەواوی لە دژی ئەم بڕیارەین. ئێمە بە نوێنەرایەتی 150 ڕۆژنامەنووس و 17 دەستگای میدیایی لێرە بۆ ئێوە قسە دەکەین. لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیان لە دۆخێکی زۆر خراپدا لە دۆخێکدا کە ئێمە لە بەردەم تێپەڕبوونی 100 ساڵەی لۆزان هاوپەیمانەتی لۆزان داین دەبوو لە بریەوەی کە لەسەر خەمی دادگایەکی نادادپەروەرانە لەسەر یەکی لە هاوپیشەکانمان کۆبینەوە قسە بکەین دەبوو لە خەمی نیشتیمان و لە خەمێکی گەورەتردا کۆبوونایەتەوە. بەداخەوە ئێمە هەست دەکەین کە ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین بەرتەسک دەکرێتەوە بە بەرنامە سیستەماتیک کاری لەسەر دەکرێت. لە کاتێکدا لەم وڵاتە کێشەی خزمەتگوزاری هەیە، کێشەی موچە هەیە، کێشەمان لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە بەشێک لە خاکی ئەم وڵاتیان داگیر کردووە، کێشەمان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغداد هەیە، بەڵام بەداخەوە حکومڕانی و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان هەموو خەمەکەی بۆتە سەرەوەی کە چۆن ئەو نووزەیە کە هەیە لە هەرێمی کوردستان نەیهێڵێ، ئەو ڕووناکی هەیە نەیهێڵێ، ئەو جوانی کە بەهۆی ئازادی ڕادەڕبینەوە هەیە کزی کا و کۆتایی پێبێنێت. دەست بەجێ ئازادی بێمەرج بۆ شێروان شێروانی بە ناوی ئازادی بۆ ڕای گشتی هەرێمی کوردستان کونسڵخانە و نوێنەرایەتی هەموو وڵاتان لە هەرێم سەرجەم ڕێکخرا و دامەزراوەکانی تایبەت بە داکۆچیکردن لە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری و مافی مرۆڤ هەموو لایەنە سیاسەکانی بەشدار لە حکومەت دەرەوەی حکومەت کە بانگەشەی ئازادی و مافی مرۆڤ دەکەن. ڕۆژی 20 تەمووز 2023 جارێکتر دادگای هەولێر لەژێر هەژمونی فشاری دەسەڵاتێکی ڕەهای حیزبی بەبێ هیچ پاساوێکی لۆژیکی لەسەر بنەمای تۆمەتێکی بێبنەما و پڕوپوچ بەبێ ئەوی سکاڵای لەسەر هەبێ ڕۆژنامەنووس شێروان شێروانی بە 4 ساڵی تر زیندانی سزادرا. ئەمەش دەرخەری ئەوەیە هەرێمی کوردستان کە ڕۆژ بە ڕۆژ لە بواری ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری ماف و دیموکراسی پاشەکشە دەکات و بۆی حکومڕانێکی نادادپەروەرانی دژە ئازادی بۆ بەژینگەیەکی مەترسیدار بۆ ڕۆژنامەنووسانی ئازاد و سربەخۆ. بۆیە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان ئەم سیستەمەی کە بە ناوی یاسا و دادگا و بەرامبەر بە هاوڕێ و هاوپیشەمان ڕۆژنامەنووس شێروان شێروانی کراوە ڕەت دەکەینەوە، شەرمەزار و سەرکۆنە دەکەین، جەخت لە ماف و یاسای تایبەت بە ئازادی ڕۆژنامەگەری دەکەینەوە و نابێت ڕۆژنامەنووس بە نەفەسی ڕق و کینەی خێڵەکی و تۆڵەی سیاسیەوە مامەڵی لەگەڵدا بکرێت. دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی ئازادی و ئازار و ئازادی شێروان شێروانی و داوای دەست بەجێ ئازادکردنی بەبێ مەرج دەکەین. هەروە پێمان وایە ئەم سزایە بە تەنها لە دژی خودی شێروان شێروان نییە، بەڵکو بەرتەسکردنەوە و مەودای ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕینە و پامێکی ئاشکرایە لەو دەسەڵاتەوە بۆ هەموو دەنگە ئازاد و ڕخنەگرەکان. شێروان شێروانی باجی هەڵوێستی ئەخلاقی و مرۆیی و نەتەوەیەکانی دەدات. بۆیە ئێمە دووپاتی دەکەینەوە پێویستە هەموو ئەو لایەنانەی سەرۆکە ناومان هێناون خۆیان بە بەرپرس بزانن و بە پرسیار ببین و فشار دروست بکەن بۆ ئەوەی دەست بەجێ بەبێ مەرج شێروان شێروانی ئازاد کرێت. ئەمە بەیاننامەی 17 دەستگای میدیایی و 150 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستانە. سەرەڕای ئێدانەکردنی ئەو جۆرە سزاییە یاخود دادگاییە کە لە هەرێمی کوردستانە بەڕێوەچێ بەداخەوە کە هەستەکەی زیاتر تۆڵەیەکی سیاسیە نەوەکو سزادانێکی یاسایی بێ و ئەوەی کە بەپێی ئەو لێدوانی ئەو کەسانێک کە لە دادگاییەکەدا ئامادە بوون جگەلەوەی کە شایەتی شەبووە و هیچ جۆرە سکاڵایەکی وا نەبووە لەسەری کە بتوانێت حکومێکی 4 ساڵە وەربگرێ. ئەمە نمونەیەکی ناشرینە کە بەرامبەر دنیای دەرەوە نیشان دەدرێت لە بەرامبەر هەرێمی کوردستانە کە ساڵەهای ساڵە خەڵک خەباتی کردووە بۆ ئازادی ڕادەربڕین کە بەداخەوە ئێستا لە کوردستانە زیندانی سیاسی هەیە و بێگومان دادگایکردنی شێروان شێروانی بەو شێوەیە زوو بۆی نوێ دەکرێتەوە. ئەمە یەکێکە لە زیندانیانی سیاسی و بە سیاسی کراوە کەیسەکەی لەگەڵەوەی کە ڕۆژنامەنووسە ئەمەش نیشانی دەداکە لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین نییە بەڵکو ڕۆژ لەگە ڕۆژ پاشەکشەی پێدەکرێت و بەرتەسک دەکرێتەوە
لەگەڵ ئەوەشدا کە زۆر گرنگە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن و هەروەها سندیکا ڕۆڵی خۆی ببینێ لەوەی کە ئیدانەی ئەو شێوازە دادگاییە بکرێ کە هەستەکەی دادگاکان سربەخۆنین لە بڕیاردانە و لەگەڵەوەشا پێویستە سندیکا ڕۆڵی خۆی تونتر کاتەوە لە بەرامبەر ئەو یاسایانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە سەبارەت بە یاسای ڕۆژنامەگەری کە هەستەکەی ڕەچاو ناکرێت لە کاتێکدا ئەبینی ڕۆژنامەنووسێک ئەگەر ڕایەکی خۆی دەرببڕێ یاخود کۆمنتێک بنووسێ یاخود وتارێک بنووسێ بەبێ ئەوەی بڕیاری دادگا هەبێ هەڵدەکوترێتە سەری و زیندانی دەکرێتەوە بەو شێوەیە زیندانیەکەی بۆ تازە دەکرێتەوە کە ئەمە جگە لە نیشاندانی نمونەیەکی ناشرینە هاوکات کاریگەری زۆری لەسەر خێزانەکان هەیە و زۆر لەو مناڵی ئەو کەسانە تاکو ئێستا لە ژیان و گوزەرانێکی سەختدا دەژین چێ لە ڕووی اقتصادی چێ لە ڕووی دەرونی کە کاریگەری زۆری هەبووە بێگومان ئەمە نمونەیەکە نیشان دەدرێت کە کاریگەری لەسەر هەموو کۆمەلگا دەبێت بۆیە گرنگە لەسەر ئاستی جگە ڕۆژنامەوانی و لەسەر ئاستی کۆمەڵایەتی و پرسەکانی تر و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕۆڵی خۆیان ببینن لە نیشاندانی هەڵوێست لە ڕوونکردنەوەی زیاتر و پێویستە بێدەنگ نەبن لە بەرامبەر و جۆرە شێوە دادگاییانە چونکە ئەمڕۆ لە ڕۆژنامەنووسانە سبێنێ لە بوارێکی تر و لە کەسێکی ترە و دیارە لە ڕابردووشدا بینیمانەکە حکمی دادگاکان چۆنە لە کاتێکدا ڕۆژنامەنووسێک لەسەر وتارێک لەسەر لێدوانێک 4 ساڵ زیندانی دەکرێت ئەوە جگەلەوە لە ئینفرادیدا زیندانی دەکرێت بە خراپترین شێوە ئەشکەنجە دەدرێت لە کاتێکدا بە ئاشکرا لە ناو شارەکانە خەڵک تیرۆر دەکرێت دەکوژرێ دەفرێندرێ سوکایەتی پێ دەکرێت هیچ جۆرە دادگایەک نییە کە بتوانێت داکۆکی لەوانە بکە هەتا لە ڕابردوودا بینیمانە پارێزەر کوژراوە پارێزەر لێ دراوە لە کاتێکدا پارێزەرە بێ سەر و ماڵی داکۆکی کار بێ لە پاراستنی سەر و ماڵی خەڵک هەر ڕۆژنامەنووسێک راپۆرتێکی ئامادە کرد بێ دەیان نمونەمان هەیە کە لەسەری تیرۆر کراوە ئەوە سۆرانی مامەحەمەیە ئەوە سەردەش عوسمانە ئەمە ستارە ئەمە کۆمەڵێک نمونەی تر هەیە ویدادە لە دهۆک ئەمانە نمونەی ئەوەنە کە بۆ ئەوەی کە تیرۆر بکرێت تا دەست نەبن بۆ ئەو پرسە گرنگانەی کە پێیان وایە کاریگەری لەسەر هێزەکان دەبێت یاخود لەسەر کەسایەتیەکان دەبێت لە ناو هێزە سیاسەکاندا بەڵام خۆشبەختانەوەی کە دەیبینی ڕۆژنامەنووسان بەردەوامن لەسەر هەڵوێستی خۆیان و هەروەها دەستگاکان ڕاگەیاندن کاری لەسەر دەکەن و پێویستە زیاتریش لەوە کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەم جۆرە ترس و تۆقانە کە لە تەنها لە سەردەمی بەعسا بووە لە ئێستادا تۆ لە سەردەمی باعث خەڵک بۆچی خەباتی کرد بۆ ئەوەی ئازادی ڕادەربڕی نەبێ بۆ ئەوەی زیندانی سیاسیت نەبێ بەڵام لە ئێستادا زیندانی سیاسی خەڵکێ بەبێ ئەوەی دادگایی بکرێ 12 ساڵ لە زینداندایە بەبێ کەسوکاری ببینێ ئەمە چ جۆرە حکمێکە لێرە حکمی قەرەقوش دەورێ بینێ بێگومان